بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە سعید یێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا سەباسەکەین سەبارەت بە هەمایشێکە لە کۆڵنی ئالمان بۆ دیفاع و پشتیبانیکردن لە منشورێکە لەلایەن 20 نەهاد لە ئێرانەوە درابۆ دەرۆ بەرگوزار بوو. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم بۆ ئیتمینان لە دەنگ سعید یێگانە ئەگەر دەنگی بنەبیسی بەخێر بێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتە بیسم، سپاس دەکەم. سڵامەیە بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. زۆر سپاس بۆ ئێوەش. سعید یێگانە، تۆ بۆ خۆدێکی لەو کەسانە بوو کە لەم هەمایشە لە کۆڵنی ئالمان بە حزوری دەدان و سەدان کەس کە لە ڕۆژی 22 ئاپریلا لە کۆڵنی ئالمان بۆ دیفاع و پشتیبانیکردن لە منشوری حەدێقەلیکە لەلایەن 20 تەشەکولی سنفی و مەدەنی لە ماوەی لەو پێشە لە ئێرانە درابۆ دەرۆ بەڕێوە چوو. حەزەکەم لە زمانی ئەوە بڕێک ئیشارە بۆ بکەیت سابقە و تەدارکی ئەم جۆرە هەمایشانە چۆن بوو، بە چه هەدەفێک ئەم هەمایشە بەرگوزار بوو بۆ بینەرەکانی تەلەڤیزیۆنی پەرتۆگە تەوزە بدەیت. سپاسە دەکەم. بەڵێ هەروەش کە ئێوە ئیشارەتان پێکرد، ماوەی لەمەوە پێش منشورێک لەلایەن 20 تەشەکل مەدەنی و سنفی داخل ئێرانەوە ئینتشاری پێیا کرد. خۆ ئەم منشورە مورد استقبال قەراری گرت، هەم لە داخلەوە حتمما ئاگادارن چەندین تەشەکل سنفی و مەدەنی و کارگەری حمایەتیان کرد و لە دەرەوە لە خارج کشوەریش لەوەقا استقباڵی وەسیعی کراوە تا بەرگوزاری و هەمایشە دەها جەلسە و کۆبوونەوە لە موردی ئەم منشورە و بەرگوزار کرا لە حمایەتە منشورەوە. خۆب تەبعاً کەسانگەرێکی دەزاویە نەقدەوە بەرحاڵ وارد ئەم مەسەلە بوون. منتها لە نەتیجەی ئەم جەلسات و بەحس و گفتوگو لەبین فعالین چەپ و کۆمونیست و ئەحزاب چەپ و کۆمونیست و تەشەکولگەرێکە لە خارج کشوەرە لەم منشورە حمایەتیان کرد بوو. بەحسەکەەوە بوو کە ئەمە تەنیا کافی نییە، نایە بەمە مەحدود بینەوە کە حمایەتی لێ بکەین، جەلسە بەرگوزارکەین لە مۆرد بەرحاڵ خاصیت ئەم منشورە لەم شارەتە قسە بکرێ، بەڵکو دەبێت فەراتر لەمە بچین و تەلاشکەین کوبوونەوەیەکی بزۆر، کۆنفرانسێکی گەورە، هەمایشی گەورە بەرگوزارکەین. خۆ مقداری شرایطەکە و زەحواڵەکە متفاوتە، شاید حوڵی انقلابین لە ئێرانە، ڕاستەکانی جون بجوشیان لە خۆیان بە وجوه هاوڕکرد، تحوڕێکی زۆر وەسیع ناویانە، اتحادگەر چوزانم مەشروگەر مختلف لەلایەن جەناحی بورژوازی ڕاستەوە پرۆغەربەوە لە ڕێزا پەلوی بگرتە باقیەکان جمهوری خەهان دەر. لە نەتیجە بەحسەکە ئەوە بوو ئەم منشورە بە ئیسڵاح 20 تەشەکل سنفی و مەدەنیە جایگای سیاسی مهمی هەیە لەم شرایطە، لەم ئەوزاع متحوڵە. لە نەتیجە فقط بە حمایەت و پشتیبانی نابێ ئیکتفاکەین، دەبووین تەلاشکەین هەماشی گەور بەرگوزارکەین. کە موفق بووین بە تەلاشێکی زۆر لەلایەن بەرحاڵ فعالین چەپ و کۆمونیست و ئەحزابێکە ئەز جوملە حیزب حکمەتیست کە لەم مەشورە حمایەتمان کردبوو، بەرحاڵ لە تدارکەم هەمایشا بین و خۆشبەختانە توی تەلاشێکی زۆر، هاوکاریکی زۆر و کە لەلایەن جەمعێکی زۆر لە فعالین و چزانم تەشکلهای چەپ و کۆمونیست، سازمان و ئەحزابای چەپ و کۆمونیست ئەنجام دەریا هەمایشە ڕۆژ 22 ئاپریل بەرگوزار بوو کە تعدادی زۆر، ئەوڵانەوە بێژم کە لە خودی ئەم هەمایشە فرەتر لە 1300 کەس حمایەتیان کرد لە فعالین چەپ و کۆمونیست، ئینسانهای عەداڵەتخواه، بەرابەری تەڵەب، سوسیالیست و بە ئیزافی فرەتر لە 40 تەشەکل و محافل و سازمان و حزب لە واقع لەم هەمایشە حمایەتیان کردووە. هەرکەم لەمانە بەش بەحاڵ خۆیان تەلاشیان کرد کە ئەم هەمایشە هەرچی گەورەتر، هەرچێت باشکووتر بەرگوزار بێکە. بە نەزەر من موفقی من خۆم لێنە حزورم بوو. حدود 400-500 کەس لەم هەمایشە حزوریان بوو لە ڕۆژ بە ئیسڵاح بەرگوزاری هەمایشەوە. هەروەش کە ئێوە ئاگادارن لە تەریق مدیەوە سەدها کەس ئەم هەمایشیانە ئەو ڕۆژە بە ئێستا تاقیب کرد، لەم هەمایشە حزوریان بوو،
لە دوورەوە لە کشوەگەر مختلف لە کانادا ئوسترالیا لە کشوەرای ئەوروپایی بەرحاڵ کەسانگەرێکە ڕاستەکەی نەیانتوانیت لە هەمایشە شرکەتەکەن بە ئێزافەیەوەی کە اتفاقا ئەو ڕۆژە کە هەمایش بەرگزارە بە ڕۆژ 22 ئاپریل لە ئالمانە بەتایبەت لە کۆڵن و بۆن و دوسلدۆف ئەمانە اعتصاب بوو، اعتصاب بەرحاڵ ڕاهەن بوو، اعتصاب فرودگاکان بوو، پرسنال این فرودگاکان لەسەر مەسەلەی دەستمزدشتە کە تقریبا لە ڕۆژێ لە پەنجشەمەوە ئەمە احتسابە دەستی بکرد لە جمعەوە بەتایبەت زۆر احتسابەکە وەسیع بوو و تا ڕۆژ جمعە سعات 12 احتساب بوو. لە نەتیجە ڕاستیەکەی فرە کەسانەکە کە بلیتیان سند بوو بێن بۆ کۆڵ لە هەمایشە شرکەت دوچار مشکل بوو، بەشێکیان توانیان تەلاشیان کرد بە وەسیلەگرتر ماشین، قەتار، ئۆتۆبوس خۆیان گەن بۆ هەمایشە و تعدادی زۆریش ڕاستیەکەی هەر بۆ دەلیلەمانە بۆیان ئیجاد بوو نیانتوانین لە هەمایشە شرکت بکەن. مەتا ئەلاڕەغم ئەم مەحدودیەتە بەنظرم تعدادی زۆر لە هەمایشە شرکەتیان کرد، هەمایشکی زۆر سیاسی بەرگزار بوو و هەروە ئەگەیوەش تاقیبتان کردوێت. سێدانە پانەری بووم هەمایشە، پانر کارگەری بوو، ژنانی بوو، دادخایی بوو و بێزەفە 20 نسخڕان. ئەوە نەزانم هەمایشکی سۆر سیاسی و مەوفەق بوو. بەرحاڵ ئەو هەدەفە کە مورد نەزانم بەنظرم پێگەیشتین و ئێوەت ئەگەر تواشاکەی لە تەقابل ڕاستەکانە ئەم گشتە جەلسات ومانیانە بوو، بەنظر من ئەسەن قابل مقایسە نەبوو ئەم هەمایشەوە نیشانیدا کە چەپ و کۆمونیست قدرتمەندە، ئەگەر متحد بێت، ئەگەر تەلاشکە بەنظرم توانێت باش زار بێ لە دفاع لە منشور و لە متاڵبات کاریگەری، لە متاڵبات ژنان و مجموعی متاڵبات و بەرحاڵ شتانەکە لە توول ئەم 6-7 مانگەی بە ئێسڵاخیزیش انقلابی لە ئێرانە لە خیابانەکانە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی مەترێیان کرد. بەنظر من چەپ و کۆمونیست لەو شرایطە هەست و نیشانیدا توانێت لەم جەهەتا قەدەمکرد جدیتر هەڵبگرێت. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت سعیدێگان لەبات تەوجیبەم تیوزەحاتانەی کەدات و ئەم پشتیوانیانەی کە ئەلاڕەغمی مەحدودیەتایە کە لە زۆربەی وڵاتەکانی ترۆ بووە هاتن بۆ ئەم هەمایشە لە کۆڵنی ئالمان خۆت ئیشارەت پێکرد بەهۆی اعتصابات و اعتراضاتۆمانە و مانەیان بووە. فەرزمانەوەی ئەگە 500 نەفەر شرکەتی کردووە 2000 نەفەر شرکەتی بکردایە. پرسیارەکەی منەمەدا ئایا ئەم دەرەجە لە هاوکاری و هەمایش و پشتیوانی کافیە یان نا احتیاجە کە کاری زۆرتر بکرێ؟ و ئەگە بیکەمە ئیدامەی سوالەکەم ببێتە دوودانە سوال هەر لەم مەزنەرابرتا، ئایا ئێقداماتەی کە کرا لەم هەمایشە لە کۆڵی ئالمان بەڕێوەچوو ئایا شتێتر لە دەستورە دانرا بۆ قەدەمهای بعدی وەسیعتر چوزانم بە حضور و شور و شەوقێکی زیاتر و ئەم مەسەلە تاوتۆ بکرێ شتێکی وا لە دەستورە دانرا؟ هەدەف ئەوەڵی بەرگزاری هەمایشە بوو بەنظرم بە بەحسێک تبادل نەزەری کە کرا لەبین فعالی چەپ و کۆم. بەرحاڵ ئەحزاب و سازمانەگەری کە لەم منشورە حمایەتیان کرد ابتدا بەحسەکەەوە بۆ هەدەفەوە بوو کە ئەم هەمایشە بەرگزار بێت و ئەو جۆرەکە بەرحاڵ هەدەف ئێمە بوو. بەنظرم ئەم هەمایشە بەرگزار بوو، هەمایشکی زۆر سیاسی و پڕبار بوو، پڕدەستاوەرد بوو. بەنظر من نیشانیدا هەروە لە قسەکان پێشوما کە چەپ و کۆمونیست ئەگەر جدی بێت، ئەگەر متحدانە ئەماڵکات توانێت دەست بە اقداماتێکی زۆر زۆر جدیترەوەات بەتایبەتەوەی کە بەرحاڵ نیاز ئەم دۆرەی تحول سیاسی لە ئێرانە هەستکە بەرحاڵ 6-7 مانگەم انقلابە دەستی پێکردووە، ئەم تحوڵە انقلابی دەستی پێکردووە. بەرحاڵ خودی ئەو مردمان لە نەتیجە ئەم مەبارزە دروستە تعداد زورگیانیان نەدەستاتێت تا دروست زیندانی دەستگیر کراون، بەڵام سەنگەرهایەکیان فتگەلان مەسەن تو تواشیا و جەماع بکەی ئەلاڕەغم زەخت و زۆر و فشار جمهوری ئیسلامی ژنان هێشتا مقاومەتەکەن بە حکم خۆیان لە واقع حجابیان لەغوە کردگەسەوە جمهوری ئیسلامی کە کەسە پلە قاژەوە بە شێوەگەر مختلفگەری کە فشار بۆ ژنان بێری. لەم ئەوزە ئەحواڵە بە نەزەر من بەرگزاری ئەم هەمایشە هەم لە مقابل جمهوری ئیسلامی هەم لە بەراپەر جەناحی ڕاست و بریکی ڕاستەوە بزنسم زۆر بە ئەهمیەت بوو. ئێمە بۆ هەدەفە گەیشتین. منتها خۆ زۆر ڕۆشنا نەزەر من ئەم منشورە ئەتوانێت بە دلیل خاست و متاڵباتی کە لە منشورە مەطرح بووگەوە ڕەبتی هەیە بەرحاڵ بە ئەخشار مختلف لەو جامعە بە خاست و متاڵبات و نیاز و بەرحاڵ ئەهدافێک کە مورد نەزەریانە لە نەتیجە من وازانم دوای هەمایشەشە دەبێت بەرحاڵ بە شێوەگەر مختلف ئەم منشورە حمایەتی دێ بکرگێت و تەلاش بکرگێت بەند ئەم منشورگەلا
لە جەلساتە بە مناسبگەلی مختلف باس بکرێت هێنە بێستا گستریش بدرگێت برگێتە ناو ئەفکار عمومی جامعە و بە دەرەجێک ئەم خاست و متاڵباتە هەرچەند تۆ تماشای ئەم جنبشکە اجتماعیەکەی اعتراضات مثلا کاریگەرانەکەی هەرایسا اعتصاباتێکی زۆر وەسیع دەست بێگە اعتراضات ژنان وەختی تماشاکەی معلمان پەرستاران بانشستەکان ئەو خاست و متاڵبات حەداقەلی وەسگە لەم منشورە بەستا منعکسەوە بووتەوە هاتووە لەم منشورە هەر بۆیە دفاعی لێکرا حمایەتی لێکرا لە نەتیجە توانێت بە شێوەگەر مختلف بە نەزەر من ئەم مبارزە بە ئێستا تەلاش حەوڵ حەوشە منشورە بۆ ئەیکە تەسبیت بێ بۆی کە بچێتە ناو ئەفکار عمومی بۆی کە بە دەرەجەیەک بێت بە پەرچەمی مبارزاتی لەم دۆرە بە نەزەر من دەبێت کاری بۆ کردێ و نابێت تەلاشی ئێمە تەلاشی فعالینی چەپ و کۆمونی تەلاشی ئەحزابی سیاسی و چەپ و کۆمونیزم محدود بێتەوە بە نمایشە منتها بە نەزەر من ئەوڵین هەدەفێک من هەروەکە ئشارم کرد بەرگوزاری هەمایشە بوو زۆر مهم بوو لە حال سیاسی و باهەمیەت بوو لەم شرایەتە کە بۆ ئەوڵین بار بۆ ڕاستیەکەی تۆ ئەگەر تماشات کرد بێ ئەحزابی چەپ و کۆمونیست فعالی چەپ و کۆمونی توانیان بۆ ئەوڵین جار دەوریەکە جەمونەوە تەوافقکەن بەیەکەوە تەفاهمکەن بەیەکەوە تەلاشکەن هەمایشی یاوا گەورە بەرگوزارکردن و من پێم وایە ئەمە ئەوڵین گەورەترین هەمایش بوو یا کۆنفرانس یا هەرچی تۆ ناوی بنی لە خارج کشوەرە بەرگوزار بوو بۆ وسیلەی نیروهای چەپ و کۆمونیست فعالین چەپ و کۆمونیست سازمان و حزبەکان تر و ئەم جارە تەبیعەتەن لە حەوش ئەم بە ئیسڵاح منشورە کە انتشار دریە بم هەروەکە ئیشارم کرد بە نەزەرم بە شێوەگەر مختلف دەبێ ئەم حمایەت لەم منشورە ئێدامە بدەرگێت بەرحاڵ تەلاشی بۆ کردێت ومانە هەرچی فرەتر بچێتە ناو جامعە بێت بە مەسئلەی جنبشای مختلف اجتماعی تەلاشی بۆکەن مبارزەی بۆکەن بۆ ئەوەی کە ئەمە بەدی بێت زۆر ڕۆشنە خودی و فعالینچە کە منشوریانە انتشارداگا ئێمەش ئەزانین حداقلی حتا لە متاڵباتەکە لە منشورە هاتووە مادام جمهوری ئیسلامی لەسەر قدرتەوە بێ لە حاکمیەتە بێ ئەمانە بەراوردە ناکرێت زۆر ڕۆشنە بۆ ئەو کەسانگەلەوە ئەم منشوریانەدا بۆ ئێمە بۆ ئەفکار عمومی لە ئێرانە بۆ کەسانگەلەکە ژنان جوانان کرێکاران ئەو مبارزیان خەریکن مبارزاکەن هەر ئیسەش خەریکن مبارزاکەن زۆر ڕۆشنەکە ئەم منشورە بەندەمانە هیچ کامێکیدا بەسڵا جمهوریست تا زمانی کەمانە لە قدراتە بن حکوومەت سەرمایه‌داریە لە قدرە هیچکی بەدی نایە منتە ئەمە ئەکرێت بێتە بە پەرچەمە مبارزاتە پەرچەم سەرنگونی مبارزات مردم و بەرحاڵ بە شێوەکەر مختلف ئەمانە تلاشکەین تەقویەتی کەین ئەم خاست و متاڵباتەکە لە منشورات زۆر سپاس سای دێگانە لەم قسە و باسانە تا ئیشارەت بە ئیدامەکاری و پشتیوانی کرد کە دیارە ئەهمیەتی هەیەەوە ئەم جۆرە پشتیوانی هەمایشەکە لە کۆڵنی ئالمانە بەرگوزار بوو قەتعەن جێگای خۆی هەیە تاثیری خۆی هەیە زۆر مهمە هیوادارم دیارە جەمعێکی وەسیعتر بێنە ئەم ڕاستە و لە ئەم منشورە دفاعکەن بەڵام حەزەکەم لە زبانی ئێوە هەرچەند دیارەمانە لە خارج کشوەرە ئەهمیەتی زۆرە ئەرزشی زۆرە تاثیری خۆی دادەنێ بەڵام جامعەیەکی 8 ملیۆنی کە قەتعەن زۆربەی زۆری ئەو کۆمەلگا ئاگاداری ئەم منشورە هەن کە لەلایەن ئەم بیزنەهاد و تەشەکلەوە لە داخلی ئێرانە مەتراکراوە بە پانایی ئێران ئەو کۆمەلگا ئاگادارن پێدوانیە دەور و نەقشی ئەو خەڵکە لەوێ و حداقل مزبجیران کاریگەران معلمان پەرستاران هەموو ئەو ئینسان ئەو ملیۆنها ئینسانەی کە هیچ نەفعێکیان لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە نییە و بۆ ئازادی و ڕەهایی و ڕزگاری و بەرابەری خۆیان تەلاشەکەن پێدوانیە وەسیعترە ببێنە مەیدان و پشتیوانی بکەن لەم خاستە حدێقەلە کە هین ئەوانیشە پێدوانیە بێ ئەم کارە بکرێ دەور و نەخشی ئەم خەڵکە لەو کۆمەلگایە ئایا هەراوە بە بێدەنگی بیزنەهاد و تەشەکل منشورێکی وان مەتراکردووە پێوا بێ کافیە یا ئەرک و وەزایفێکی وەسیعترەکەوێتە سەرشانی ئەو ملیۆنها خەڵکەکە لەم شتەدا زیینەفعن دەزانین چۆنە ئەو خاست و متاڵباتە یا بەندبەندی ئەو منشورە هەروەکە ئیشارەم پێکرد بە ئیسڵاح خاست و متاڵباتی حەداقەلە لە ئەخشاری مختلفی اجتماعی لە کرێکاران لە ژنان لە پەرستاران لە بانشستەکان و غیرە و غیرە و بە تۆر واقعی خودی ئەم متاڵباتە ساڵهای ساڵە
بس أخشار مختلف مردم جنبشكل اجتماعي مختلف بين مبارزين كتوه مثلا وقتی لو منشورة بحث برابری جنوبیا كرجي يا لغوي حجاب كرجي بحث لآزادية كرجي جنان ل 43 سال عمر جمهورية إسلامية بويان تلاشيان كري مبارزين كرجا وتلاشيان كري جمهورية إسلامية بشي وقت مختلف بقانون برسم ياسا بفرهنگ مرد سالانة وتحمل كان بشنان منتهى بنامري مقاومتي كراوة نازانم وقتی بحث آزادی بیان كرجي دهاك وسطها إنسان ئازادی خوا و بەرابەری تەڵاب ناو جنبش دانیشتوویان ناو جنبش کرێکاریە ناو جنبشکرد مەدەنی و ئیجتماعیە مبارزەیان کردگە بۆ ئازادی بۆیان بۆ نەفیێ اختناق ئیسلامی لە جامعە ئێرانەوە هەزینێکی زۆر ئەو زیمیاندا هەر ئایستا سەدها کەس لە فعالینی ئەرسەهای مختلف ئیجتماعی بەدەلیل مبارزە بۆ ئازادی عەلەی اختناق لە جامعەی جمهوری ئیسلامیە هەنە زیندانەکانەوە زیندانیان کێشاوە گیانیان لەدەستاوە کرێکاران هەروە مبارزەیان کردووە دانیشتوویان مبارزەیان کردووە معالمان دەتون چەند ساڵەی گوزشتا دەها مبارزە و ئیعتراز خیابانیان سازمانداگەت دقیقەن بۆ ئەو مەتاڵباتە گەرەکم بێژم ئەوە شتێکی تازە نییە درست ئەم مەتاڵباتە لەو منشورە جەمە بووەتەوە بووکتە 12 مادە یا مەسەن عەلەی ستەم ملی مەسەن مبارزە کراوە حزاب سیاسی بۆیان بارزەیان کردووە لە کوردستانە لەو منشورە جەمە بووەتەوە منتەها حەقیقەت ئەوەیە کە توە ئەو بەندبەندی ئەو منشورە توە ئەو متاڵباتە کرێنە هاتووە لە تۆل عمر جمهوری ئیسلامی لەم 43 ساڵە ئەم جنبشهای اجتماعی ئەخشار مختلف جامعە مبارزەیان کردگە بۆ بەدەستهێنان لە واقعە بۆ عەمەڵیکردن ئەو متاڵباتە ئەو منشورە ومنتهى ئەم مەشورە بە نەزەر من لەم شرایط ئەوزاع سیاسی متحوڵە هات ئەم خاست و متاڵباتی جەمی کردەوە لە ناو مەشوریکە و هەدەفەوە بێت بە پەرچەمی مبارزاتی لە جامعە دەبێت بە نەزەر من هەروە کە دایسە ئەم ئێتراز و مبارزە ئێدامە پێیا بووگە دەبێت کرێکاران دەبێت ژنان دەبێت جوانان دەبێت دانیشتوویان بۆ بەدیهێنان ئەم خاست و متاڵباتە دەبێت مبارزە بکەن و زۆر ڕۆشنیشە من نەخسەکان پیشوە ئیشارەم پێ کرد ئەم متاڵباتە ئەم شتانەکە لە منشورات کەم 12 بەتە حقیقەتەوەیە کە لە جمهوری ئیسلامی هیچ کەم لەمانە عەمەڵی نییە ممکن نییە ئەوە نییە تماشاکە لەو جامعە لە توول ئەم 6-7 مانگە مبارزە ژنان بە حجاب سوزان ئەلێ حجاباتکردنەوەیان منتهى جمهوری ئیسلامی مقاومەتەکە شەڕەکار ئێدامەی هەیە کرێکاران ئەلعان نزیک بە 90 کارخانە و چوزانم مەراکز تەولیدی لە نەفت و پترشیمی و گاز و معادنوانە خەریکن مبارزاکەن بۆ مەعیشەتیان بۆ دەستمزدیان چوزانم بۆ هەموو شتێکیان یعنی گەرەکمە بێژم هەر چێک لەو منشورە هاتووە ساڵهای ساڵە ئەخشار مەختەن بۆ مبارزەیەکەن هیچ کام لەمانە عەمەڵی نەوگا بە دینات کە لە نەتیجە مادام جمهوری ئیسلامی ئەمانە عەمەڵی نییە جا ئەگەر وایە ئەو جار دەبێ ئەمە بێت بە پەرچە مبارزەی مردم بۆی کە ئەم ڕژیمە سەرنگونی بێ بۆی کە خودی ئەو منشورە عەمەڵی بدرگێت عەمەڵی بکرێت و مردم بە ئارزوو ئامانج و بەرحاڵ ئەو شتانە کە لە منشورە هاتکە بکەیت ئەمە ڕێگەیە و دەبێ مبارزە ئێدامە بدرگێت تەبیعەتەن لە حەوڵ ئەم منشورە لە حەوڵ ئەم متاڵباتە کە هەروە کە ئیشارەم بکرد متاڵبە و پەرچەمی مبارزاتی مردم بگە لە 43 ساڵەی گوزشتە گەرەکمە بێژم شتێکی واقعاً تازە نییە منتها لەم ئەوزا ئەحواڵە بە نەزەر من ئەم منشورە ئەم 20 تەشەکل هاتن ئەم متاڵبات و خاسەکەمین ئەخشار مختلف جامعات جەمیان کردو لە ناو منشورێکە کە زۆر ڕۆشن زۆر دروست بە نەزەر من زۆر سیاسی ئەمەیانە انتشاردا ئەعلامیان کرد ئەوە هەر بۆ دەلیلیشە ئیتفاقاً چۆن خاست و متاڵبەی ئەو مردمەسا کرێکارە زەحمەتکێشە ژنانە وێ استقباڵی لێکرا هەم لە داخڵە هەم لە خارجی کشوار لەلایەن فعالین چەپ و کۆمونیست و ئەحزاب سیاسی و دفاعی دەکات دقیقاً بۆ دەلیلەکە ئەمانە خاست و متاڵبات واقعی مردمە هەرچەند حد ئەقەلە حد ئەکسەر نییە هەر بۆ دەلیشە دفاعی لێکرا و حمایەتی لێکرا زۆر سپاس بۆ تەوزیعەتانە سەیدێگان ئاخرین پرسیارم ئێوە بە عنوانی یەکێ لە ئازای ڕەهبەری حیزبی حکمەتیز مدافعی ئەم منشورە بوون و تەرەفداری ئەمن و دیفاعتان لێکردووە سوالەکەم لەمەدا بۆچی حیزبی حکمەتیز لەم منشورە دیفاعەکە و لە چنین هەمایشێکە شرکەتەکە هۆی ئەم مەسەلە چییە ئەهمیەتی ئەم شتە بۆ چۆ گەڕێتوە بەڵێ ئێمە حیزب حکمەتیش تاوان لەکەی لەو حزاب و هەر لەوە ڕۆژێکە کە ئەم منشورە انتشاردریا حمایەتی لێکرد بە دوو دلیل یەکەوەی کە خودی ئەو منشورە وەکو شتێکی حد ئەقل قابل دفاع بوو
هەروە کە ئیشارەم پێ کرد جز و خاست و متاڵباتی ئەخشاری مختلفی مردمە وەگەرنە خۆ ئەمە یەک دنیا بهترمان هەست دنیا بێت حتا حد ئەقل یەک بەرنامە یەک دنیا بهتر ئێمە زۆر لەوە ڕێک و پێکترە زۆر لەوە جەم و جۆرترە زۆر وەسیعترە زۆر دەقیقترە منتها خودی ئەمە شوورە چون لە داخڵەوە لە دڵم تحوڵاهات بەنظر من جایگەوە هەمێتی سیاسی بخصوصێکی پێیا کرد هەم لە داخڵە حمایەتی دیکرا هەروە شەرم هەم لە دەرەوە حمایەتی دیکرا بە ئیزافەیەوە کە بەنظر من دومین دلیلی کە ئێمە حمایەتمان لێ کرد یا فرەکەس حمایەتی لێ کرد لە فعالین ئەوە بوو کە بەنظر من جایگای سیاسیکی بوو لەم تحوڵە ئینقلابیە لە شرایطێکە کە بەرحاڵ ئەوزاع متحوڵە لێرانە بۆ جوهات مبارزێکی زۆر وەسیع دەستی پێ کرد و لە مەقابل اعتراض و مبارزە و ڕادیکالیزمی کە لە جاماعین بوو ڕاستەکانیش بێتەفاوت نەبوون لە ڕزا پهلەویە بگرتان و ئەقسام جەرەناتی کە بەرحاڵ متعلقن هەنە ناو تێفی بە ئیسڵا ڕاستی بۆرژوازی پرۆغەربەوە تەلاشیان کرد بەرحاڵ منشور خۆیان ئەهدافی خۆیان ئولگوهایی کە مۆرنەسەر خۆیانە بۆ جامعە تەحمیلی کرد و هەروە کە ئێمە ئاگاداربین ئەوەی ئاگادارم دەهام سوزانم منشور و ئەمانە سادر لایەن جمهوری خەهانەوە لەلایەن ڕزا پهلەوی و ئەو جەمە کە بەرحاڵە دووریەکە جەمە بوون مەشهوریان داوامانە ئەم منشورە بە نەزەرم ئەو جایگا بوو لە تەقابڵتەک منشور و بەرحاڵ پلاتفۆرمگەلێکە جەناحی ڕاستی بورژوازی بووی ئەم دوو دەلیلە بە نەزەر من دەلایلی بوو کە حزب ئێمە حزب حکومەتیس چووە پشتی حمایەتی دی کرد زمنەوەی کە بەرحاڵ حمایەتی کرد لە این حاڵە یەکێ لەو کەسانە بوو یەکی لەو حساب بوو لە تدارێکی ئەم هەمایشە نەخشی هەبوو نمایەندەی هەبوو و سێ نەفەر لە ڕفێقەکانی بە سوڕان بوون لە پانەلی ژنانە بوون لە پانەلی کاریگەریە بوون لەوە شرکەتیان کرد دەخاڵەتمان کرد تەلاشمان کرد کۆمەکمان کرد کە هەمایشە هەرچی وەسیعتر و باشکووتر بەرگوزار بێت ئەوە دەلایلی بوو لە نظرێمەوە کە حزب حکومەتیس هەر لە ئەوڵ ڕۆژەوە کە ئینتشاری پێیا کرد ئەم منشور حمایەتی لێ کرد چووە پشتی طبعا هەروەش ئاگادارن خۆ هەموو کەس حمایەتی لێ نەکرد دفاعی لێ نەکرد کەسانگەلێک نەقتیان بوو ناڕازی بوون لە منشورە مەسەڵان تحت عنوانە کە منشورێکی ڕەفۆرمیستیە ضد سەرمایەداری نییە ڕەفتی بە کاریگەرەوە نییە ها لە دواوە لەم تحوڵە ئینقلابیە بەسەن بەحسێکەوە بوو کە لە شرایطێکە کە مردم بەرحاڵ خەریکن مبارزاکەن بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی تازە توتیت مەسەن منشورێک متاڵباتی مەترحەکەی ئەمە ڕەفتی مەوزە ئەحواڵە نییە بەرحاڵ لەلایەن بەعزی سازمان و بەرحاڵ ئینسانگەلی ترەوە لە بنیامهای چەپ و سوسیال مورد نەخت بوو منتها هیچ کام لەمانە بە نەزەر من لە نەزەر ئێمەوە جایگای نەبوو هەروە کە ئیشارەم پێ کرد خودی مەشورێکی ئینقلابی و متاڵباتی کە کتیا بوو قابل دفاع بوو ڕەفتی بوو بە بەرحاڵ متاڵبات و خاستایی کە ئەخشار مختلف مردم لە جامعە بوو بێزافەوەی کە ئەو جایگای سیاسی چێ بوو لە تەقابڵتە جەناحی ڕاستی بورژوازیە و منشور و پلاتفۆرمگەلێک ئەوان بۆ ئایندەی ئێران لە واقعا سادریان کرد لە بەنەوعی ئەم مەشورە بووە بلوکی بووە تەقابڵێ لەلایەن چە بۆ کۆمونیستەکانەوە لەم دۆرەی معەیەن سیاسیە لە مەقابڵ بلوکی ڕاستەوە جەناحی ڕاستی بورژوازی کە ئەوانی بۆ خۆیان تەلاشەکەن هەروە ئیشارەم کرد پلاتفۆرمی خۆیان مەشهوری خۆیان و ئولگاکە خۆیان تەحمیلکەن بەو جامعە و خۆیان لە واقعا لە ئایندەی دوای جمهوری ئیسلامی سەرنگونی خۆیان بێن بە قودرەت کە چەپ بە نەزەر من بە دروست بە منشورەوە قەت عەڵەمی کرد لە مەقابل بلوکی ڕاستەوە. زۆر سپاس بۆ تۆزاکانە سەی دێگانە ئەگەر من پرسیارە شتەیەکم نەپرسی بێ و تۆ شتەیەکت بە نەزەرەگات ملاحظەیەکت بێ یا ئیزافەیەکت بێ فەرموو وەگەرنا زۆر سپاس بۆ بەشداریت و بۆ تەوزیحەکانت لە بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. زۆر سپاس دەکەم ناو نکاتێک کە لازم بوو لە مساحەکە بەسمان کرد من قسەیت کردنیە. زۆر سپاس بۆ تۆش و بۆ تۆزیحەکانت. بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری دامەیی بەرنامەکان بن لە هەر شوێن ساخی و سەڵامەتیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن.